ناحی شۆڕشم دیارە وەک ئاماژە پێکرد ژمارەیەک دانیشتوانی ئەم گەڕەکە بەوەی کەمی خزمەتگوزارەکان بە دیاریکراوی نەبوونی ئاوی خواردنەوە ئێستا لە نێو گەڕەکەی خۆیان گربوون و ناڕەزایەتیان ئەنجامدا پەیامیان ئەگوازمەوە سڵاو لێبێتەوە ئەگەر فەرمی بوێرە یانارتی بە شێوەی ڕاستەخۆ لەگەڵتانایە بۆچی گربوونەوە داوای چیەکەن؟ وەڵڵاهی خەڵک داواکە ئەڵێ حکومەت بەڵام حکومەت نییە ئەمانە مافیان ئەمانە مافیان ئێمە خەڵکی قادرکەرەمیەکانی چەمچەماڵ ئەو شوێنەیە کە ئەنفال و شەهید و هەموو شتێکی فەوتاوە ئەم شوێنە غازی هەیە ئاوی هەیە کارەبای هەیە چەمەنتۆی هەیە گەچی هەیە هەموو شتێکی هەیە بەڵام ئاو کارەباکەی نییە هەتا تەلەفۆنەکەین بۆ مدیر ناحیە قایمقام وەڵامیش نادەنەوە ئەوە 15 ڕۆژە ئاو نەهاتووە کە هاتووە 1 سەعاتێک هاتووە نیو بەرمیل پڕکراتەوە ئەوە تا ئەو بەرمیلانی کە دانرابوو دامان بە تەمام و چلەی زستان نەوت وەرگرین ئەوە بەرمیلەکانە ئەوشمان وەرنەگرەوە لە تو ناخنکەین ئەمانە مافیان ئەمانە بەس مافیاتی ئەزانن ئیتر هیچتر نازانن زۆر عیبە بڵین حکومەت بەمانە هۆکار چیە 15 ڕۆژاری ئاو ناتووە ینی هۆکارەکە شکانی بۆ ڕێ یاخود بەردەوامیەوە 15 ڕۆژاری ئاوتان نەبەخوا لە کاتی سەدامیش هەروە بۆ سەدام لە کاتی خۆیان بە بەرمیلەکان بە تەنکەر ئەیدا پێمان دوای ئەوەیش نییە 15 ڕۆژارێکە ئەوەیستا کەمیانی کردو مدیر ناحیە قایمقام کەمیانەوە کرد جاران وایە 2 ساعت دوونی بووە ئیسا کردیان 1 ساعاتێک 1 ساعت لە 15 ڕۆژ شایدن ئەمانە حکومەت نین ئەمانە دژی فەقیر و هەژارن و فەقیر و هەژارە فەوتێنن سوپاس ماڵەوە مەریوانەکە دەرفەتە بێوەڵەدەن زۆرترین وەرگن سڵاو لێبێ پەیامی تۆ چێ لەم گربوونەوە سڵاو لە جەنابتان برای بەڕێزم بە خراپی کەناڵەکەدانەکەین ئێمە وەکو گەڕێکی قادرکەرەمیەکان سەر بە قەزای چەمچەماڵ ئێمە پار 30 ڕۆژاری ئاوە هات 30 ڕۆژەکە ڕۆژی 2 سەعات ئاوە هات ئەم ساڵ 15 ڕۆژاری ئاودێ کە ئەم 15 ڕۆژارەیە سعاتێک بۆ سعات و چارەکێ ئاومانە دەرێ کەواتە ئێمە لەم سعات و چارەکە لە مانگێکە 45 سعات ئاومانەیە لە ساڵێکە 45 سعات ئاومانەیە یعنی لە ساڵێکە 366 ڕۆژە ئێمە هەیە ئەگەر خۆیان بەم شێوەی بەڵێ ڕزگار جەبار پامێمە لە سەمسماڵ سوپاس کە لەگەڵ